ئەوەی کە لە ماوەی چەند ڕۆژەی ڕابردووە بۆجێ مشتومڕ بە تایبەتیش لە نێو چۆرە کۆمەڵایەتیەکانە گەنجێکە بە خۆشحاڵیەوە لە شاری سلێمانی و لە بەردەم بڵێن بەردەرکی سەرای شاری سلێمانیایە کە کۆمەڵێک ئامری زۆر جیاواز و تایبەت بۆ ژەنینی میوزیک بێگومان بەکارهێنێ ئەوانش دوو بابەتن کە ئێمە ڕۆژانە هەمیشە هەر لە کۆنەوە بەکارمان هێناوین کە ئەویش گسکە و هەروەها خۆڕێژە ئایا ئەم گەنجە چۆن ئەتوانێت گسکەکەی دەستی و هەروە خۆڕێژەکەی دەستی جارێکی تر بتوانێت وەک ئامرێکی موزیکی بەکار بێنێت و بتوانێت چەندین ئاوازی زۆر تایبەت و ناوازە لەم دوو ئامرەوە بێگومان بڵین دروست بکات دیارە زۆر کات ئاماژە بەواکرێت کە خەونی مرۆڤەکان جیاوازە و هەرێکان نەتوان بە شێوازێکی جیاوازتر خەونی خۆیان بهێنەدی و ئەم با بڵین ڤیدیۆی ئەم گەنجش لە نێو شاری سلێمانیە ماوەی چەند ڕۆژێکە لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکانە قسە و باس و گفتوگۆی لەسەرەکرێت کە چۆن توانیوێتی بۆ دوو ئامێرە سادەیی دەستی بتوانێت چەندین ئاوازی زۆر ناوازە بژانێت. هاوڵاتیەک لە شاری سلێمانی بە کۆمەڵێک کەرەستەی جیاواز لەسەر شەقامەکانی شار یەکێک لە جوانترین پاچە موزیکەکانە ژەنێت جێ ئاماژەیە ماوەی چەند ڕۆژێکە هاوڵاتیەک لە ڕێگەی کەرەستە جیاوازەکان و لەسەر شەقامەکانی شاری سلێمانی و بەردەرکی سەراو نێو پارکی ئازادی و شوێنە گشتەکان لە ڕێگەی گسکێک و خۆڕێژێکەوە چەندین پاچە میوزیک تایبەت ئەژەنێت و کارێکی جیاواز دەکات. ئەم هەنگاوەش وای کردووە بێتە جێی سەرنجی میدیاکان و زۆر بە خێرایی پارچە ڤیدیۆیەکی ئەو کەسە لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بێتەوە و دەنگدانەوەیەکی باشیشی هەبێت.